ماوەیەکە حاڵەتی بەخێوکردنی ئاژەڵ لە ناوناحی شۆرشی قەزای چەمچەماڵ زیادی کردووە. زیادبوونی و حاڵەتە لەو ناوچەیە نیگەرانی لای هەوڵاتیانی ناحێکە دروست کردووە. بۆن و بەرامە ڤایرۆسە نەخۆشیە هەموو شتێ بڵاوکاتەوە فەرمو ئەو دیاردەیەکەوە بەچای خۆ ببینێ ئەو پەچایە لە هەموو شوێنێک پەچایە بەگشتی ئێرە نەکبووەتە ئەوەی کە بڵێن ڕاست بۆتە دیاردێک بەردەوام لە زیادبوونایە بەڵێ زۆری خەڵکەکە بۆی نەبوونی موچەوە بێ یاخود بۆ دابینکردی پێویستی ژیانی خۆی بێ یان هەر شتێکی تر بێ تا ڕادەیەکی زۆر لەگەڵ ئەوەیە کە ئاژەڵدارێکی بکە سەبارەت بە ئاژەڵداری لەگەڵ شارە ئەوە کارێکی نەخوازراوە لە ڕووی یاساییشەوە بزانم ئەوەنەی کە ئێمە ئاگدار بین ئەوە قەدەغە کراوە. من وەکو هاوڵاتیەکی دانیشتوی ئەم شارە داوا لەو بە ڕێزانە ئەەکەم کە لەم شارەی ئێمە ئاژەڵداریەکەن شوێنێکی گونجاوتر بدۆزنەوە بۆ ئاژەڵداریە چونکە ئەوەی ڕاستی بێ بە تایبەتی ئەوانەی کە کاری بەخێوکردنی مەڕی دابەستا ئەکەن کە بەڕاستی ئەمە بۆن و بەرامێکی هەزۆ زۆر بێزارکەری هەیە. پێش ئەوەی حکوومەتی هەرێم با بڵێن تەداخلی کارەکانیان بک یاخود ئاگاداریان بکاتەوە بڵێ کاکەوانەکەن با ئەو هەستە لە خۆیانە دروست بێت با لە خۆیان دروست بێت بەڵام ئەگەر هەر کۆمەڵگا بەردەوام بوو لەم شتە وەڵا ئەبێتر حکومەت کردداری هەبێ ئەبێ کارێکی بۆ بکە. بەڕێبەری فەرمانگەی ڤێتێرنەری چەمچەماڵیش باس لەلایەنە نەرێنیەکانی بەخێوکردنی ئاژەڵ لە ناو ماڵان دەکات و بە دیاردێکی ناتەندروستی وەسفی دەکات. ئێمە وەک هۆبەی ڤێتێرنەری چەمچەماڵ لەگەڵ لێژنە پەیوەندیدارەکان لەگەڵ قایمقامێتی خەزای چەمچەماڵ و تەندروستی و دەستگا پەیوەندیدارەکان لێژنەیەکمان پێگەێناوە بۆ ڕوبەڕووبوونەوەی لە ئەگەری خوانەخواستە بڵاوبوونەوەی نەخۆشی تای خوێنبەربوون کە خۆشببختانە نەخۆشیەکە لەم سنوورەدا هیچ بوونێکی نییە. ئێمە سەرەتا لە کوشتارگەی چەمچەماڵ و دەستمان پێ کردووە بە شێوازێک بە شۆردنێکی تایبەت بە دەرمانکردنی کوشتارگەی چەمچەماڵ و بۆ ئەوەی دوور بێ لە هەر بڵاوبوونەوەی نەخۆشیەک چونکە گۆشت سەرچاوەیەکی خۆراکی ڕۆژانەیە ڕەنگە بگا بە هەموو ماڵەکان بەنسبەت ئاژەڵی بەرەڵا لە بەخێوکردنی لە ناو شار بەڕاستی دیاردێکی ناشارستانیە و ئەگەری بڵاوبوونەوەی نەخۆشی بە تاکید ئەگەری بڵاوبوونەوەی نەخۆشی زیاتر دەکات. وەک شەرزانی بواری ڤێتێرنەری ئاماژەی پێدەکەن بەخێوکردنی ئاژەڵ لە ناو ماڵان جگەلەوەی دیاردێکی ناشارستانیە لە ئەمان کاتدا مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشیشی لێ دەکرێت. عومەر غەریب، کورسات نیوز.